بۆ یەکەم جار تیمێکی پزیشکی نەشتەرگەری دڵ بە تەکنیک و شێوازێکی نوێ ئەنجام دەدەن کە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی جیهانیش نەشتەرگەری بەم شێوازە نەکراوە. بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ دکتۆر هێمن عەبدوڕەحمان دەکەم کە پزیشکی دڵە و سەرپەرشتیاری ئەو تیمەیە. کاک دکتۆر سڵاو لێ. سڵاوت لێ بێگە لە بەخێر بێن سەر چاوەکان. پێم وایە داهێنانێکی باشتان کردو لە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ. ئەم داهێنانە چییە؟ چیتان؟ ئەوەڵەن سوپاسخوای گەورە دەکەین بەڕاستی کە ئەو نیعمەتەی بە ئێمە بەخشی بتوانین ئەو داهێنانە لە بواری نەشتەرگەری دڵ کە ئەوە شۆڕشێک حساب دەکرێتن لە نوێگەری نەشتەرگەری دڵ. ئەویش ئەوەیە کە توانیتمان بە فەزلی خوا ئەو نەشتەرگەری ئەنجام بدەین بە کەمترین ئەزیەت لە بۆ نەخۆش. ئەویش بەو شێوازەی خوارەوە ئەو نەشتەرگەریانەمان ئەو دوو نەشتەرگەریمان ئەنجام داوە بەبێ بەنجی عام، بەبێکردنەوەی سینگ، بەبێ ڕاگررتنی دڵ. ئەوانە هەریەکەیان تایبەتمەندی خۆیان هەیە، سێ تایبەتمەندی خۆی هەیە. بەبێ بەنجی عام چەندەها ماچی لەسەر نەخۆش هەیە، لەسەر نەفەسی چەندەها ماچی هەیە لەو سۆندەیە کە لە بۆی دادەندرێ و لەو دەرمانانەی کە وەری دەگریتن و زۆر نەخۆش هەنە بەڕاستی. ینی نەشتەرگەری بە بەنجی عام لەسەریان یەکجار زۆر خەتەر دەبی و کاندیدی باش نابن لە بۆ ئەنجامدانی ئەو نوع نەشتەرگەریە. ئەوەی ئەمە کردمان خاستن لە ئەوانەی کە تەمەنیان زۆر گەورەیە یان کێشەی کە کێشەی نەخۆشەکانی تەنەفوسی هەیە و هەروەها ئەو نەشتەرگەریە لە حاڵەتی کلاسیک و خۆی بە فەتح سەدر دەکرێتن، یعنی سینگ و دەندەی سینگ دەشکێندرێ و دەکرێتەوە کە نەخۆش یەکجار زۆر دەترسێن و زۆری مانکەیە لەسەر ئەو نوع نەشتەرگەریانە. ئەوەی کە ئێمە کردومانە بە کونێکی یەکجار زۆر بچووک 2 سانتیمەتر لە چواردەورەی گۆی مەمچی چەپ ئەنجام دراوە و بێ ئەوەی دڵ ڕابگرین، دڵ کاراب وە لە کاتی ئیشکردن کە ئەوە سووری دەستکردمان بەکار نەهێناوە لە کاتی نەشتەرگەریدا واعی بە کامری وعی خۆی بە کامری تەنەفوسی خۆی و قسەشمان لەگەڵ نەخۆش دەکرد بین نابین. شتێکی شۆکێنەرە بەڕای تۆ، ینی شتێکی بەڵێ بەتاکید زۆر کەسێ لەوانەیە بەسانایی نەتوانن ئەو شتە بڕوا بکەن، بەڵام ئەوە حەقیقەتە هەر زۆر باشەوە یەکمان لەگەڵە یەکمان لەگەڵە. تعال عمو تعال. شلونك؟ الحمد لله الحمد لله. يكشان كل لقل الحمد لله الله يجازيه. هذا من الجزائر عمي. لو نخوشانيك بعربي دي بقصي لك او الجزائر. ياك لو نخوشانيك بيري كرديت ما. بله زۆری خایان کاتەکەی یەک ساعت ئەو نەشتەرگەریە داچی ئەو نەخۆشەش یەک ساعت نەشتەرگەری بە شێوەی دیکە بە شێوەی دی عادەتەن زیاتر بەس ئێمە ئەوەیان سوبحان الله ئەو دوو نەشتەرگەریە بە بەرەکەت بوون زوو لە بندەسمان ڕۆیشتیان بە باشی یانی دەتوانێەوە بڵێن شۆڕشێکی نوێتان لە بەڵێ بە فەزلی خوا الحەمدولله شۆڕشێکی نوێ لە بواری ئەوە هاوچەرخێکی نوێ دەبێتن بەڕاستی لە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ. نەشتەرگەریەکانی دیکەش بەڵێ ئەوە پلانمان ئەوەیە زیاترین بابرێن ئەوەی نەخۆشەکان بتوانین سوودمەند بن لەو جۆرە تەکنیکە و لەو جۆرە نەشتەرگەریە. گەلە بەخێر بێن سەر چاوی. بڵێ ئەمە داهێنانێکی نوێ بوو، توانین بڵێن بە چەند تایبەتمەندیەکی جیاواز و نوێ کە تیمێکی پزیشکی توانیان نەشتەرگەری دڵ بەبێ بەنجعام و چەند تایبەتمەندێکی دیکە ئەنجامدن کە ئەمە بێگومان لە داهاتوودا دەتواندرێ خزمەت بە نەخۆشانی هەرێمی کوردستان عێراق. قسەی کۆتایی ڤار دەیکات.